لا پارێزگای کەرکووکەوە سڵاوتان لێبێت. بەرنامەی سۆراغمان هێناوەتە ئەم پارێزگایە لە دوای 11 مانگ لە دەست بەکار بوونی پارێزگارێکی کورد لە کەرکووک. چی لە کەرکووک گۆڕاوە؟ لەگەڵ بەشێک لە بەرپرسان قسە دەکەین لێرەوە، هەندێک لە هاوڵاتیانیش دەدوێنین تا بزانین ڕازین لە ئەدا و کاری ئەم ئیدارەنەوەی پارێزگای کەرکووک و لەگەڵ سێکتەرەکانی خزمەتگوزاری و بابەتەکانی دیکەی ناو کەرکووک و هەروەها مەلەفی ئەمنی و دۆسی ئەمنی ئەم شارش گرنگە لای ئێمە تا بزانین دۆخی ئەمنی پارێزگای کەرکووک لە چه ئاستێکدایە. ئاخۆ هاوڵاتیانی شاری کەرکووک دەتوانن بە ئازادانە هەر کات بیانەوێ بەناو ئەم شارەدا گوزەر بکەن. بینەری بەرنامەی سۆراغ بن تاوەکو بەوردی پێتان بڵین لە پارێزگای کەرکووک چی دەگوزارێت. لەگەڵ یەکێک لە جێگرەکانی پارێزگاری کەرکووک قسە دەکەم تاوەکو بزانین ئەو گۆڕانکاریانە چین کە لە ماوەی 11 مانگی ڕابردووی حکومڕانی ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک ڕوویان داوە و پرۆژە گرنگ و استراتیژیانش چین کە جێبەجێ دەکرێن. ئەکرێ پێم بڵێ لە ماوەی ئەم 11 مانگەدا چیتان بۆ پارێزگای کەرکووک کردووە؟ بەڵێ بێگومان ئێمە هەرچەند ئەتوانم ئێستا بڵێم ئەم ماوەیەکی کەمە دەرئەنجامی ئەو ئیشانەی کە کردومانە لەم ماوەیە ئێستا حاڵی حاضر لەوانەیە هاوڵاتی نەتوانێت بیبینێ یان شتێکی دیاری بێ. لەگەڵەوەی کەوا ئێمە ئەتوانین بڵێن هەموو پارێزگاکانی عێراق لە ماوەی دەست بەکاربوونی ئەم ئیدارە نوێیە هیچ بودجەیەک نەبووە تەرخان نەکراوە، قانونی موازنەی عێراقی مسادقە نەکراوە، بەڵام بەو بودجەکەمەی بەو پارەکەمەی کە لە ژێر دەستی ئیدارەی تازەیە بووە توانیمانە زۆر شتی باش بکەین. ئەتوانی بڵێن بەشمان کرد دوو بەشێکی بۆ سەبکردن و ئاوەڕۆ جێبەجێکردنی ناو کۆڵانەکان کە چەندین ساڵە مەحروم بوونە لەو خزمەت گوزاریانە، ئەمە بەشێکی بۆ بەولایە. بەشی تری بۆ پرۆژەی استراتیژی وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک ئێستا ئاگدارن چەندین پرۆژەی استراتیژی لە ناو شاری کەرکووک جێبەجێ ئەکرێ بە قەزا و ناحیەکانیشەوە. ئەگەر دەرفەت هەبێ بتوانم هەروە بە کورتی باسی ئەو پرۆژانە بکەم کە پرۆژەن ئەتوانین بڵێن نەک بەس هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک سوودی لێ ئەبینین، تەنانەت ئەوانەی لە پارێزگاکانی تریشەوە کە سەردانی شاری کەرکووکەکەنەوە بەرەو هەرێمیش ئەڕۆن سوودمەند دەبن لەو پرۆژانە. یەکێ لەوانە نوێژەنکردنەوەی ڕێگای کەرکووک سلێمانیە بە بڕی 27 ملیار و کەسر دیناری عێراقی. ئەو پرۆژەیە لە ماوەی 400 ڕۆژە ئەبێت تەواو بێت، لە حاڵی حازرا نسبەی ئینجازی لە 109 بۆ 10. ئێستا خەڵکی هەستی پێناکە بێگومان کە ئەو پرۆژەیە تەواو بێ. زۆر زەحمەتە ئێستا، بەڵام ئەو ڕێگەیە کە تەواو بێ سوودێکی زۆرە بەخشێت بە هاوڵاتیانی شاری کەرکووک و هەرێمیشی پێوە و پارێزگاکانی خوارووی تا چۆن نۆژەنەکەنەوە لە سەیتەڕەی کەرکووکەوە هەتاوەکو بان مەقان تاوەکو ئەوێ لە خۆیەگرێ جادەکە هەردوو سایت فراوانەکرێتەوە لە 7 مترەوە بۆ 12 متر و هەروەها جەزرەوە سەتێکەشی دیوارێکی ئەمانی بۆ دائەنن بۆ ئەوەی کە لەم سایدەوە بۆ سایدێکن ڕاکابێتە هۆکاری ڕووداوی هاتوچۆ. ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگەکان و هەروەها پرۆژەیەکی تر هەر لە ڕێگەی سلێمانی با بڵێن دەواازەی کەرکووک سلێمانی لە نەخۆشخانەی ئازادیەوە تاوەکو کولیەی قەڵەم بە هەمان شێوە ئەو ڕێگایان نوێژەنەکرێتەوە پانەکرێتەوە. بابەتی دارچاندن و مقتەرەباتی ئەو مجەسەری کە لەوێ هەیە هەمووی جوانەکرێت و ئاوەڕۆ و کارەبا و ئاو هەموو شتەکانی نوێژەنەکرێتەوە بۆڕی تازەی بۆ دائەنرێت جادەکە جوانکاری بۆ ئەکرێ بەرفراوانە بێتەوە. ئەمە خزمەت بە هەموو هاوڵاتیانی شاری کەرکووکە کە ڕاستە لە ڕێگەی سلێمانیە، بەڵام هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک بە قەزا و ناحیەکانی شەوە بێگومان سەردانی هەرێمەکەن بەو جادەیە تێ ئەپەڕن بەرەو سلێمانی ئەڕۆن. ئەمە هەمووی سوودی لێ ئەبینێت و هەروەها پرۆژەیەکی تری گرنگ
کە ئەتوانین بڵێن پرۆژەیەکی استراتیژیەک نەفەقی ئیخوان لە گەڕێکی ڕەحیماوە بە هەمان شێوە ئەوە نەفەقێک و ئۆڤەرپاسێکیشە زۆر پرۆژەیەکی گرنگە بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک سوودی لێ ئەبینن. لەگەڵ سەرۆکی شارەوانی کەرکووک قسە دەکەم. دەمەوێت بزانم گرنگترین پرۆژە خزمەتگوزاریەکان چین بۆ ئەم پارێزگایە. یەکێک لە گرفتەکانی پارێزگای کەرکووک لە ماوەکانی ڕابردوو کۆبنەوەی خۆڵ و خاشاک بوو. دەمەوێت پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم ئاخۆ ئەم گرفتە لە کەرکووک چارەسەر بووە؟ ئەمەوێ یەکەم جار بە دەستپێکی پرسیارەکانم بەوە بێ خۆتە زانی لە ساڵانی ڕابردوو گرفتی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاکە بۆ لەم پارێزگایە. خۆشبەختانە من بە چاوی خۆم بینیم کە هاتین بۆ کەرکووک تا ڕادێکی زۆر ئەم بابەتە چارەسەر بۆ، بەڵام لە هەندێک شوێن هەر ئاسەواری خۆڵ و ئەوانە ئەبینی. ئەکرێ پێم بڵێ بزانم ئێستا لەم کێش و گیر و گرفتانە لە چه ئاستێکدان چارەسەر کراون؟ ڕاستێکەکەی ئێمە لە شاری کەرکووک ساڵانێکی زۆر بوو ئەمان ناڵاند لەسەر لە دەستی خۆڵ و خاشاک و کەڵکبوونی خۆڵ و خاشاک، بەڵام ئێستا لەخوا بە زیادبێ و بە پاڵپشتی جەنابی پارێزگار چارەسەرێکی گونجاومان دۆزیەوە بۆ چارەسەری کەڵکبوونی خۆڵ و خاشاک. ئەویش ئەوە بوو کە لەگەڵ دوو شەریکەی با بڵێن شەریکەی مختصی تەنزیفات عقد کرا و ئیسەوە ئەو دوو شەریکەیە کاری خۆیانەکەن. ئەگەر بینی بێتانیش ناو شاری کەرکووک زۆر فەرقی کردووە لەگەڵ پێش و ئەچیتە هەر کوچە و کۆڵانێک خۆڵ و خاشاک دەبینی زبڵتە بینی. ئێستا ئەو بابەتە نەما، ئێمە ئێستا هەوڵ دەدەین لەوەش باشتر بێت، بەڵام ئەویش ئەمێنێتە سەر ئەو پارەی کە بۆی تەخسیس کراوە. ڕاستێکەی سێکتەری پاک و تەمیسی ناو شاری کەرکووک گرنگیەکی زۆری هەیە، چلای من بێت چلای جەنابی پارێزگار بێ، بۆیە هەست دەکەین ئێمە هێشتانیش ماوێتی ئەبێت لەوە باشتری بکەین. چی لە خۆڵ و خاشاکەکان ڕیسایکلیەکەن یان چی بەسەر دێ؟ بڵێ ئێستا حاڵی حاضر ڕیسایکلمان نییە، با بڵێن نەقلێکین بۆ تەمڕی سەحیمانەیە لەوێ دایانین. چەند شەریکەیەکیش هەبوو هاتن بۆ ئەوەی ڕیسایکلی شاری کەرکووک بگرن، بەڵام وا چاوەڕین لەگەڵ یەکێک لەو شەریکانە. بەبەستە چییە کاڵی چاوەڕێنیانی ئێوە خۆتان ئامادەی ئەوەتان تایە ئاسانکاری بکەن؟ بەڵێ ئاسانکاریەکی زۆرمان بۆیان کردووە و با بڵێن دووسێ شەریکە هاتوونە پرۆپۆزەڵی خۆیان تەقدیم کردووە لە لای جەنابی پارێزگار. ئێستا ماوەتەوە با بڵێن یەکلا بکرێتەوە بڵین بدەینە کاملایان بۆی کارەکانیان دەست پێ بکەن. بە باشم زانی بێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لەگەڵ یەکێک لە ئەندامە کارا و چالاکەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسە و گفتوگۆ بکەم تاکو بزانم ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چییە و چۆن دەتوانن چاودێر بن بەسەر کار و ئەدای ئیدارەی نوێی پارێزگای کەرکووکەوە. حەزەکەم پێکەوە گفتوگویەکی ڕاشکاوانە بکەین و بەڕاستیش بۆی هاتوومەتە کەرکووک بۆی بەرنامەیەکی مەیدانی بکەین و خەڵک ببینێت کە ئەم ئیدارە تازەی کە کەرکووک بەڕێوە با کارەکانی چۆنە. ئێوەش ئەنجومەنی پارێزگان وەڕەقیب و چاودێرن بەسەر هەموو جومگا ئەساسی و گرنگەکانی ئەم پارێزگایەوە. ئەکرێ پێم بڵێ لە دوای 11 مانگ لە ئیدارەدانی ئەم پارێزگایە وەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا خۆت ڕازین لە کارەکانی خۆتان وە چیتان بۆ کەرکووکەکانش کردووە؟ بەڵێ دەستان خۆش بێن، سوپاس بۆ هاتنتان و بۆ گرنگیدانتان بە کەیسی کەرکووک. ئەگە من بمەوێ وەختێکی زۆر ئەبێ وەربگرم لێتان بۆی باسی ئینجازەکانی ئەم 11 مانگە بکەین. هەر لە سەرەتاوە ئێمە کۆمەڵێ وعد و وعودمان بە خەڵکدا بوو لە بانگەشەی هەڵبژاردن، بۆ ئێمە بە سەراحەت قسە بکەین. کاتێکی تۆش هەر بەرنامەی کارت ئەبێ لە پێش ئەوەی کە خۆت هەڵبژێری کارەکانی خۆت دوای ئەوە دەبێت جێبەجێ بکەی و بە خۆشبەختانە توانیمان سەرەتا ئەم حکوومەتە ئەگە بە خواستی بەرەکانی تری ناو ئەم ئەنجومەنە بواە دەبووە تا ئێستاکەش هەر چاوەڕێی مەرحەمەتی ئەوانمان کردایە بۆ ئەم حکوومەتە تشکیل بێت. بەڵام بە عەقڵێکی حەکیمانە بۆ ئەوەی بتوانین خزمەتی شارەکەمان بکەین لەو
بەستوبوونا ڕزگارمان بێ بۆی بتوانین کارەکان ئەنجام بدەین. حکوومەتەکەمان دروست کرد و خۆشببختانەش ئێستا پارێزگاری ئەم شارە لە نەتەوەی کووردە و ئەندامانی ئەنجومەنیش نەتەوەی عەرەبیشی تایە و نەتەوەی مەسیحیشی تایە و گونجاون پێکەوە گونجاوین تا حدێک گونجاوین هیچ شتێک 100% نیە. ئەمە واقعێکە کە لە کەرکووک بە تایبەتی لەبەرەوەی کارکردن لە کەرکووک خۆی بخۆی قورسە بۆیە دەبێت تۆ مڕاعاتی سەرجەمنەتەوەکان بکەیت. ئەو کارانە کە ئێمە ئەنجاممانداوە بۆی بێمە سەر ئەسڵی بابەتەکە هەر لە سەرەتاوە ئێمە بڕیارماندا کە بەبی جیاوازی سەرجەم خزمەت گوزاریەکان بگاتە هەموو تاکی کەرکووک بە هەموو نەتەوەکانەوە. ئەمە بەرنامەی کارمان بوو. ئێمە زۆر لە ڕابردووە گەڕەکە کوردنشینەکان پەراوێست خرابوون. ئەمە برایانی عەرەب و تورکمانی شەزانن. ئەوەی کە ئەکرا لە کەرکووک تەنها بۆ عەشیرەتێک بوو بۆ نەتەوەیەک بوو، یعنی نەتەوەکە ڕاستە نەتەوەی عەرەب ئەم شاری ئیدارەدا ئەویش بۆ خۆی بەس بۆ عەشرەتەکەی خۆی بوو. تەنانەت بەشەکەی تریش لە برایانی عەرەب ڕازی نەبوون لە ئەدایی ئیدارەی پێشوو. بۆیە ئێمە بڕیارماندا کار بکەین بەیەکەوە بۆی بتوانین سەرجەمنەتەوەکان خزمەت بکەین. یەکێک لەو کارانی کە هەر لە سەرەتای دەست بەکار بوونمان ئەویژەوە بوو کە غاباتێک دروست بێ لە خواروی کەرکووک و لە باشوور و لە باکوور. بۆیە هەر ئەو پرۆژەیە خۆی بۆ خۆی دەلالەتێک بوو لە پێکەوە ژیان. ویستمان بە کار و کردار بیسەلمێنین بۆ خەڵکی خۆمان و بۆ هەموو عێراق کە لە کەرکووکە فەرق نییە لە بینی نەتەوەکان. ئەمەش پرۆژەیەکی استراتیجیە نەک پرۆژەیەکی قیرتاوکردنی گەڕەکێک و هێنانی بۆڕیەک و دانانی سیستەمێکی کارەبە. ئەمە استراتیجیە، یعنی بوونیە و سیمای شارەکە ئەگۆڕێپی. هەر لە نێو بینایی پارێزگای کەرکووک هەندێک هاوڵاتیم بینی کە هاتبوون بۆەوەی لە نزیکەوە پارێزگاری کەرکووک ببین و باسی ئەو کێشە و گیر و گرفتانەی لەگەڵدا بکەن کە هەیەە بەو پێیکە ئەم هاوڵاتیانە پێشتر لە کاتی سەردانیکردنی پارێزگاری کەرکووک بۆ ناوچەکانیان بەڵێنی ئەوەی پێداون کە کێشەکانیان بۆ چارەسەر بکە. لە نزیکەوە قسەیان لەگەڵ دەکەم و بزانم کێشەکانیان چییە و تا چەند پارێزگاری کەرکووک هاوکاریانە بۆ چارەسەرکردنیان. کاگە تاجیان سلااو لێبێ. ئەمڕۆ بۆچی هاتووی بۆ دیوانی پارێزگا؟ ئەمڕۆ هاتوومە ئەم مناڵم کە مندامە گوێی نابیستێت. باشە کاتی خۆی ئەمەلیاتمان بۆی کرد لە منداڵ پارێزی سلێمانی بەڵێ دادەهێرۆ ماڵی ئاوا بێت. ئەو لە ئەستۆی خۆی کرد خەرجی و مەسرەفەکەی کولفەی حەوت دەفتەر بوو بۆمانی ئەمەلیات کرد لە 2000 حەوت دەفتەر بۆیان ئەمەلیات کردی. لە ساڵی چەند؟ خۆی لە مەسرەف بڵێن منداڵ پارێز کردی. بەڵێ بەڵێ مەسروفەکە ئەو کردی. ئەو نەشتەرگەریەکە چی بوو کە بۆیان کرد؟ گیان نەشتەرگەری چی بوو بۆیان کرد؟ زەرەقە و خەعای پێڵێنچاندنی ژۆی ناوەڕاست. بەڵێ 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 بەڵێ. ئێستا جیازەکەی دووبارە باسی 2013 کەم و کاتێک کە ئەمەلیات کرا جیازەکەی دووبارە تێکچووەوە بخۆم لەسەر ئاچی خۆم بە دەفتەرێک و سیوەرەقە بۆ یم کڕیوە. بەس ئەو جیازێکە لە گوێیەتی بەزە جیازە. بۆچی ئەوەن لە گرانە؟ ئەمە گرانە ئەو جیازە زۆر گرانە. تەمەنی چەنە؟ تەمەنی 13 ساڵە. ئەچێت بۆ خوێندن؟ بەڵێ. ئێستا هاتووی بۆ ئێرە بۆی کێشەی ئەم تێکچوونی ئەم جیازت بۆ لە توانامانی ئەگاوکاری باسی ئەو گرتە خانوم بۆ فرۆشتۆ بۆەوە. بەڵێ. ئەنیەوەندا ئەرکی مەسروفی زۆرە. بەڵێ. تۆ لە چۆ پارێزگاری کەرکووکە بینی و ئەنی بەڵێنیوەی پیاوی کام کێشە بۆ چارەسەرکار ڕێبار هاتە نەحێشوان. بەڵێ. وما چوینە لایەتر وتی وەرنەیە مراجعان بکەن ئینشەڵا ئەو بە پێتوانە هاوکاریتانەکەم. ئێستا نووسراوەکە و کردو چاوەڕێی وەڵامی. نووسراوەکەمان بۆ کراوە چاوەڕێی وەڵامان بداتەوە. دەبنی هیوادارم وەڵا بەڕاستی ئەمە کارێکی پیرۆزە. من سوپاسی پارێزگاری کەرکووکەکەم کە بەڵێنی پێداوی ئینشەڵا دڵنیاشم لەوەی بێ بەڵێن نابێت و ئەو ئەرکەتان بۆ جێبەجێیەکا و بە بەڵێ وەڵامی نووسراوەکە دانێتەوە. من سوپاسیەکەم سوپاس کاکرێبارەکەم زۆر سوپاسیەکەم ئەوەی بۆمان بکرێت لە توانایە بۆمان بکرێ مەمنونیە. خات و جیهان دیارە ئاماژە بە پرۆژەی زۆر گرنگ و باشدا کە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە و باس لەوەش کرد کە کاتێوێت تاوەکو سیمای خزمەت و ئاوەدانی بەم پارێزگایەوە دیاروی خۆش دەزانی کە
ڕابردوو ئەو ڕووداوە سیاسیە ناخۆشانی ڕوویاندا بیرەوەریکی تاڵیان لە نێودڵ و دەرونی خەڵکی ئەم شارەیە بەجێهێشتووە حەقی خۆیەتی کە خزمەت کرێن بە بێجیاوازی بەڕاستی سەرجەم نەتەوەکان ینی ئەکرێ پێم بڵێ ئەم پرۆژانی کە باست کرد ئەو کاتی کە جەنابەت ئاماژەی پێدەی سەقفێکی زەمەنی واتەیەکەیە کە بۆ نمونە هەست بۆ بکەین کە بەڕاستی تر کەرکۆک خزمەتی پێوە دیارە بێگومان وەکو ئاماژەم پێدا ئەم پرۆژانە پێویستی بەکاتە ئەتوانم بڵێم ساڵێکی تر ئەم کاتە شتێکی تر لە کەرکووکە ئابینی هەرچەند تا ئێستاش ینی زۆر شت شوێندەست دیارە بەڕاستی بۆ نمونە ساڵی پارتۆ ئەگەر بە ناو شاری کەرکووکە تێپەڕایان لە سلێمانیەوە کە ئاهاتیتە ناو شاری کەرکووکەوە بە تایبەتی ئەم جادە حەولەیە کە پیادەی من خۆمێکی لەوانە بووم کە زۆر دڵگرانە بووم لەبەرەوەی منزەرێکت ئەبینی زۆر نەشیاو بوو بە هیچ شێوەیەک لەوە نەئەچوو ئەمە شاری کەرکووک بێ لەبەر خۆڵ و خاشاک و نیفایاتی ئەم شارە کە هەمووی کەڵک بوو بە تایبەتی لای یەکێ لە بەنزیخانەکان کە بەنزیخانەی جەبەڵبۆرە ئەوێ هەربوو بووە شوێنێک کە تەنانەت ڕەتە بوو ئەبوای لوتی خۆت بگری لە بۆنی ئەو شوێنە ئەوەندە پیس بوو ئەوەندە منزەرێکی زۆر نەشیاو بوو کە هیچ سیمای شارستانیەتی پێوە دیار نەبوو ئێستا بەڕاستی جێگای دڵخۆشیە ئەتوانم بڵێم شێوازێکی ترە منزەرێکی ترە کە تۆ بەناو شارە تێپەڕەبی پاک و خاوێنی پێوە دیارە هەرچەند لەوانەیە لە ئاسی تموحی ئێمەشانە بێت تا ئێستا ئێمە بە تەمای زیاترین و دڵنیام ساڵێکی تر ئەم کاتە شێوازێکی تر ئەبێ بەڵام بەڕاستی پێوەی دیارە خۆشتان لەوانەیە ئاگدار بن و هاوڵاتیانیش بێگومان ئەیبینن ئێستا ڕۆژانە تیمی پاکردنەوە بە کۆڵانەکانە بە جادەکانە ئەسوڕێنەوە جادەوبان پاکەکەنەوە هەرچەند ئێمە هەندێک گلەیشمان لە هاوڵاتیان هەیە تا ڕادێگەتوانم بڵێم زۆر هاوکار نین بۆ ئێمە داواکەین لە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەوانیش یەک دەست بن یەک دڵ بن بۆ ئەوەی شارەکەمان پاک و خاوێن بێت. یەکێک لە بابەتەکانی دیکە بابەتی سێکتەری ڕێگەوبانە بەڕاستی کە ئەمە ڕەنگە گرفتی زۆرێک لە پارێزگاکانی عێراق بەڵام ئێمە کەرکووک بنمونەوەرەگرین لە کاتی هاتن بۆ پارێزگاکە بینیمان کە چاکسازیەکرێت لە ڕێگای سلێمانی کەرکووکە مەجێگای خۆشحاڵی بەڵام خەڵک هێشتا هەر پێویستی بە ڕێگەوبانی باشترە هەنی ئەو قەرباڵخی لۆدەی لەسەرم پارێزگایە پێویستی بە جادە و بانی زیاترە لە ڕووی ڕێگەوبانەوە لە چه ئاستێکدان بڵێ ئێمە ڕاستیەکەی شاری کەرکووک وە ئەوە بۆ 2 ساڵە ڕوا میزانیەی بۆ تەخسیس نەکراوە بەڵام بە هەوڵی پارێزگار توانیوەتی چەند پرۆژەیەک جێبەجێ بکەین لە شاری کەرکووک ئەویش بریتە لە پرۆژەی استراتیژی بۆ نمونە ئەندەرپاسی فلکەی ئیخوانمانەیە کە 7 ملیار کلفەکەیەتی و 300 ڕۆژیش مدەی تەنفیزەکەیەتی و هەروەها ئۆڤەرپاسێکمانەیە لە فلکەی گەراجی بەغا ئەویش چارەسەری ئەو قەڵە باڵغبوونی ئەو گەڕەکە ئەکات ئەویش نزیکی 7 ملیارێکی بۆ تەخسیس کراوە هەروەها لە نزیکی سێکانیان ئۆڤەرپاسێکمانەیە بۆ سوانەوەی سیارە بۆی کەمبوونی حادیسەی سیارە دەورێکی باشی ئەبێت و ئەتوان بڵێم چەندین پرۆژەی کەشەیە لە ناو گەڕەکەکان وا ئیسە تەنفیزەکرێت. قسەیەکت کرد ئەمێ بیکەمەوە بە پرسیار بۆ خۆت وتت کارکردن لە کەرکووک قورسە بۆچی کارکردن لە کەرکووک قورسە؟ من 2-3 ڕوانگەی هەیە جێکێ لەو ڕوانگانی کە من باسیەکەم بۆ خۆتان نەزانن لەوەتی هەیە کەرکووک ململانێکی سیاسی لە واقعی کەرکووکە هەیە هۆکارەکەشی ئەوەیە یەکێکە لە ناوچە دابڕاوەکان یەکێکە لەو ناوچانەیە کە هەمیشە من وەکو کورد ئەڵێم کەرکووک کوردستانیە تورکمان ئەڵێ تورکمانیە عەرەب ئەڵێ کەرکووک عێراقیە ئەمە ئەم ململانیەیە و ئەم سیراعە وای کردووە کە قورس بێکارەکانمان چوارنەتەوەی تایە لە هەموو گەڕەکێ لە گەڕەکەکانی کەرکووک 4 نەتەوە ئەژی هەندێک گەڕەکمان تایبەتمەندی خۆیە بەس لەنتەوەی کوردی تایە هەندێک گەڕەکمانەیە بەس عەرەبی تایە ئەمانە وای کردووە کە تۆ ململانە و
ئەم کارانە تۆزێ بە قورسی بێتە دەست لەگەڵەوەشە هەر سەرەتای دروستبوونی مەجلسی محافظە ئێمە نەمانتوانی تقریبان 8-9 مانگ هەر مەجلیس نەبوو پارێزگایەک بە وەکالەت کاری هەم مەجلیسیە کرد هەم کاری پارێزگایی کەرکووکیە کرد ئەمە خۆی بۆ خۆی دیستانەوە ململانی سیاسی وای کرد کە بەو شێوەیە دروست بێ و لە زمانی ئەوەشایە تەنها تۆ نەتەوەت نییە لایەنی سیاسیت هەیە یعنی بەداخەوە من لایەنێکی سیاسیم هەیە کە بڵین لە نەتەوەکەی خۆمە کە کاتێ من ئەگەر یەکگرتوو بم یەک ڕیز بم بچمە هەر کۆڕ و کە هەر کۆبوونەوەیەکە دەنگم بیستراوە بێت خەڵک ئەدبیستێ بەڵام من کاتێک کە کۆبوونەوە یعلان کرا بۆ کۆبوونەوە من دوو ئەندامی ئەنجومەنی کورد نەهاتە کۆبوونەوە کەمەوە کە ئەم حکوومەتم پێی تەشکیل کردووە بۆیە ململانە سیاسەکان زۆر لە ئاستی خۆمان گەورەترە نەک تەنها لەسەر جومگەی ئەنجومەنی پارێزگا بگرە چۆتە جومگەکانی تریشەوە لە خوێندن تۆ 4 جۆر خوێندنت هەیە لەم شارە عەرەبی کوردی تورکمانی مەسیحی ئەبێ ئەمانە هەمووی واتە من بەدێڕێکەڵێم ژینگەی کەرکووک جیاوازە لەگەڵ ژینگەی کوردستان و ژینگەی با بڵێم هەرێمی کوردستان و ژینگەی خوارووی عێراقیشەوە یعنی وەکو شارەکانی تری جنوبیش نییە. کاک شاڵاوجان سڵاو لێبێ بۆچی هاتووی بۆ دیوانی پارێزگاتوێ لێرە چی بکەی؟ وڵی شڵاتونی سەردانی جنایی پارێزگار بکەین هەفتەیدا پێشوو هات بۆ نەحێشوان لێ سەردانمان کرد و باری دارەی خۆمان بۆ پێشنیار کردومان کرێچین و هەڵمان وایە و کەمەندام 150 کەمەندامەوە تر عەرزێکم دابێ و تەلەفۆنیان بۆ کردمتیان وەرە بۆ جێبەجێ جەنابەت چ کارەیە؟ من ئەسکەریم پێشمەرگم. باشە بڵین کە هات بارێزگا بۆ ناحێکەکان باسی حاڵی خۆتە بۆ کرد و ئەمانی جوابیان بۆ نردوکەوی بۆ ئێرە بەڵە خۆیان تەلەفۆنیان بۆ کردم بێم بۆ ئێرە باشانی کرێچیت تۆ بەڵێ ئەم ئیدارە تازەی کەرکووکەوە تقریبا وان نزیک بە ساڵێکە بێ دەست بەکاربوونانی وەک خەڵکی کەرکووک ڕازین لە ئیدارەکە کەرکووک محافظوای بە خۆیان نەبینیوە لەبەری پیاوێکە نمونەیە وەسف ناکرێت فەرق و جیازی لەبێ هیچی توێژێک ناکات. ئەم دوو مناڵەوە هەیە وڵا دانێتی شمێلە ماڵەوە ئەمە درێژ بن ئەم کچە جوانمان ناوی چی بوو؟ ستایش خان. ستایش خان چۆنی باشی باسی و کردوتە کە پارێزگار هاتۆ بە ناحێکەتان قسە و لەگەڵ چیتان باس کرد پێکەوە؟ وەڵی تر قسەمان کرد بێکەوە وتیشی لەم ماوەیە وەرە سەردانی من بکە و بێکەوە دانیشین قسەکەین. ئەمڕۆ هاتووی دانیشی لەگەڵ بەڵاتون سەردانی بکەم و بێکەوە دانیشین ئەتەوێت چی لەگەڵا باسکەی؟ وەڵی تر باسی ژیانی خۆمانی بۆکەم. ئەم ساڵە سەرکەوتوو بی لە خوێندن؟ بەڵێ دەرچوو بۆ قۆناغی سێن؟ بەڵێ دەرچوون بۆ قۆناغی هەشت. سەرکەوتوو بێ ئینشاڵڵا هیوادارم دوایی لەگەڵ پارێزگارە بەڵێنی باشی لە وەرگری. بەڵێ ئینشاڵڵا زۆر سوپاس مەمنون. خات و جیهان دیارە هەموو پارێزگایەک بەڕاستی پێویستی بە هاوکاری و دەستگیرۆی حکوومەت هەیە لە هەموو سێکتەرە جیاوازەکان. خۆ دەزانی دانی کەرکووک پارێزگایەکە ینی تایبەتمەندی و خصوصیاتی خۆی هەیە و پێویستە زیاتر لە هەر پارێزگایەکی تر هاوکاری بکرێت. هەکتێ بە ڕاشکاوی پێم بڵێ یانێ حکوومەتی فدرالی تا چەند هاوکارتانە تا چەند هەماهەنگە لەگەڵتانە بۆ ئەوی بتوانن ئەم پارێزگایە جارێکی تر لەگەڵ دەستی ئاوەدانی ئاش بکەنەوە؟ بەڵێ جێگای داخە بەڕاستی پەسەند نەکردنی قانونی بوجە ئەم ساڵ ئەمە ئەتوانین بڵێن ڕێگرێکە نەک بەس بۆ کەرکووک بۆ هەموو پارێزگاکانی عێراقیش ئەگرێتەوە کە دابینکردنی بوجە لە ئاستی پێویستانیە لە ئاستی تەموحانیە ئەو ڕوئایە ئەو پلانەی کە ئێمە ئەمانەوێ خزمەتی ئەم شارە بکەین بەرەو پێشەوەی بەرین بەڵام نەبوونی بوجە وای کردووە کە لەو ئاستە نەبێ کە ئێمە ئەمانەوێت. بابەتێکی دیکە کە دەمەوێت زانایی لەسەرەوە بگرم ڕێژەی سەوزاییە لە پارێزگای کەرکووک کە خۆتەزانی ینی هەموو پارێزگایك پێویستی بە سەوزاییە بەڵام ژینگەی کەرکووک ڕەنگە زیاتر لە شوێنێکی دیکە پێویستی پێی بێ. ئێوە لە ڕووی سەوزاییەوە لە چه ئاستێکدان و چیتان کردووە بۆی ڕێژەی سەوزایی لەم پارێزگایە زیاد بکە؟ زۆر بەداخەوە ڕێژەی سەوزایی لە شاری کەرکووک زۆر
ئاستێکی کەمدا چەند ڕێژەکەی بۆ نمونە 4 لە 100 ستانداردەکەی دەبێت چەند بێ خۆی ستانداردی شارێکی ئەتیادی ئەبێت دەبێت بەڵام شارێکی وەک کەرکووک کە شەریکەی نەوتیتیایە بێ لە 15 کەمتر نەبێ ئێمە هەوڵماندا ئەو ڕێژەیە بەرزکەینەوە ئەویش بە دروستکردنی چەند باخچەیەک ئێستا حالیان باخچەیەک دوو باخچەمانەیە لە باکوور و لە باشووری کەرکووکیش هەرێکی 100 دۆنم زەوی لە خۆیەگرێت ئەو 100 دۆنمە سەوزەکرێت ئێستا ئەوەی باکوور با بڵین کە دەواازەی سلێمانی ئەکاوە ئیشی لێ ئەەکەن من ڕاستێکی حەزمە کرد مەدانی ئەم بچینایەتە سەر پرۆژەکان بەڵام جەوەکە ئەوەنە گەرمە هینەوە نیە دەرچیتە دەرەن ناو دائیرە نزیک بە 50 پلەی سیلیزی زیاتریشە بگران بۆیە ئەو پرۆژانەمان بە مەدانی ببینایە خۆتانش بتان بینایە کە ئەو پرۆژانێ تەنفیزە کرێت و چەندین پرۆژەی سەوزایی کەشمان هەیەەوە تەنفیز کراوە لە ناو شاری کەرکووک بۆ نمونە پارکی پێشمەرگە و هەروەها پارکێکمانەیە پێوترێ پارکی مامەڕیشە ئەوانش هەمووی تەنفیزەکرێت لەم ماوە نزیکەیە. ئەگەرچی ئەمە حەزم کرد بابەتەکەمان زۆر خزمەت گوزاری بە بەس قسەکانی تۆ ناچار بەوە مەکا بۆ دۆخە سیاسیەکەش ڕاپێچمانکانی بەداخەوانی قسەکانە ئەوەی تیا بەدیەکرێت کە کورد هێشتا پێویستی بە تەبایی زیاترە لەم شارە بۆ ئەوی بتوانن ینی بەڕاستی ئەو ڕابردووە تاڵی کە لە چەند ساڵی ڕابردوو بۆی دۆخە سیاسیەکەەوە بەسەر ئەم پارێزگای هات لە بیری خەڵکی بەرنەوە بەڵام تاوە کۆم چرکەی من و تۆ گفتوگۆکەین ئەم تەبایە بەڕوونی درچی پێناکرێ هەر بەڕاستی خات و پەروینانی کەی بەتەمان کورد لەم شارە یەکدەنگ یەک هەڵوێز بێ بۆی بەڕاستی بتوانن بەرجەستەی حکومڕانیشی ڕاستەقینە دەستێکی ئاوەدانی ڕاستەقینە خزمەت گوزارێکی گشتی لەم پارێزگایە ببینی ئێمە شیعاری ئێمە دروشمی ئێمە لە کەرکووک وەکو ئاماژەم پێکرد کەرکووک ژینگەیەکی تایبەتی هەیە دروشمی ئێمە پێکەوە ژیانە پێت خۆش بێ پێت ناخۆش بێ قەدەر وای کردووە تۆ لێرە بێکەوە بژین کە تۆ ئیمانت بە پێکەوە ژیان بێ من ئیمانم بەوەیە لەگەڵ برایکی عەرەب و تورکمانە پێکەوە ژیان ئەنجام بدەم بۆچی نەتەوەیەک هەر نەتەوەی خۆم بێ بەڵام لایەنێکی تر بێ پێی قوبوڵ نەبێ ئەم پێکەوە ژیانە من ئەڵێم دەبێت سیاسەکان بە خۆیان نابچن دەبێت کار و بەرنامەی خۆیان بگۆڕن نمونەشمان هەیە تا یەک دەنگ و یەک بیر و بۆ چوون نەبوون ئیتفاقی نەوت بەرامبەر بە موچە خۆرانی هەرێمی کوردستان کاتێ بەیەکەوە دانیشتن بەیەکەوە چوونە کۆبوونەوە یەک هەڵوێز بوون باوەڕ دەبێ بوونت و دەنگت ئەبیسترێت بۆیە کەرکووکیش پێویستی بەوەیە یەک ڕیزی ماڵی کورد بپارێزێ و ئێمە شوکو یەشێتی نیشتیمانی کوردستان من فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانم هەمیشە دەرگامان کراوە بووە بۆ گفتوگۆکردن من بۆ بتوانم ڕێک بکەوم لەگەڵ نەتەوەی عەرەب بۆ نەتوانم لەگەڵ نەتەوەکەی خۆم ڕێک بکەوم بۆیە تۆ هەموو کاتێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی کارمان ئەگەڕێنینەوە بۆ وتەکانی مام جەلال ئەڵێ قەیچێکە یەکێ لە وتەکانی مام جەلال با کەسێک لە نەتەوەی تورکمانە بڵێ کەرکووک تورکمانیە توش بڵێ کەرکووک کوردستانیە بابم عەرەب بڵێ بە ئێمە دەبێ ئیتر بەس بێ زبانی زبر بەرامبەر بە یەکتری بەکاربێنی زبانی زبر هیچت لێ بالعکس تۆ بەو زبانە زبرە ئەگەیتە نەتیجەیە مافی ملەتەکەتی پێ پەراوێز دەخەین بۆیە کەرکووک پێویستی بەوەیە وەکو جارێکی کەشەڵێم سیاسەکانمان ئەبێ درک بەوە بکەن قەیچەکە تۆ کە کارت کرد هەڵەژەکەی ئەگەر هەڵەیەکی شەبێت لە بەرنامەی سیاسی هەردوو حیزبە سەرەکیەکەی کە کارەکە لە کەرکووک بە حیزبە بچووکەکانیشەوە بەخۆیانە بچنەوە و هەوڵی ئەوە بدەن زیاتر یەک ڕیز بۆچی هاتوویت بۆ پارێزگای کەرکووک گۆکاری سەردانەکە چییە؟ ڕاستت بوێت هاتوون بۆ پارێزگاکە داخوازیەکم هەیە ئەمەوێت بیگەێنم بە جەناوی پارێزگار لە سەردەمی ڕژەی پێشوودا لە هەموو گوندەکان دەرکرایان یایچی و تۆبزاوە و تورکەلان و حەسار لە ساڵی 2005دا مام جەلال 50 گەڵایدا بە هەر خێزانێک ماڵێکمان دروست کرد لە گوندێک دەژیان بە ناوی ئەبوو کەعوفە لە پاش ئەوی داعش هات لە پرۆسی ئازادکردندا گوندەکە لە ناو چوو گەڕامەوە بۆ گوندی حەسار تاوەکو لە ماڵەکەی خۆم بژیم
نیان هێژ لێوێش بژیم و پۆلیسی تورکەلان هاتن و ڕێگان لێگرتم بەڵگەنامە ڕەسمیم هێنا کە ڕەزامەندی لەسرە بەڵام هەر کاتێک ئەوەم دەکرد لە پاش 2 بۆ 3 ڕۆژ فەرمانێکیان بۆ دەهێنام کە دەبێت چۆڵی بکەم و بڕۆم بۆ ماوەی 10 ساڵ لە تۆپزاوا ئەژیم و کری ئەدەم ئەو کەسش کە لە ئێستادا چۆتە ماڵەکەمەوە لەوێ مانگای خسۆتە ناو ماڵەکەم و کای بۆ داناون ئێمە لە گوندەکە چل ماڵین نەدەهێڵن بیفرۆشن و نەدەهێڵن هیچ کەسێک مڵکەکان بکڕێت و ناشێڵن تێدا بژین داخوازیتان چییە؟ من داخوازیم ئەوەیە ڕەزامەندی بدرێت تاوەکو دووبارە لە گوندەکەمان بژین لەگەڵ هاتنی ئەم پارێزگارە نوێ و ئەم ئیدارە نوێیە ئاسی بەڕێوەبردنی پارێزگاکە باشە؟ بەڵێ سپاس بەخوا باشە خوا سەرکەوتوان بکات بەڵێ زۆر باشە خزمەتی هەمووان نەکات خوا بیپارێزێت حەزەکەم مانی پرسیارێک بکەم سەبارەت بەوەی کە ئەم شارە فرە پێکاتەیە بەڕاستیوە زیاتر لە نەتەوەیەک لەم شارەیە ئەژین و دەشبێت کەرکووگەکێک بێ لەو شارانەی نمونەی پێکەوە ژیان بێ وەک پارێزگای کەرکووک لەمڕۆ چۆن هەوڵتان داوەکە ئەم ڕۆحیەتی پێکەوە ژیانە لەم شارەیان بەردەوام بە زیندوێتی بمێنێتەوە چکە گومان لەوە دانیە کورد دەست پێشخەری کردوە لەم بابەتە و هەوڵی داوە لەگەڵ نەتەوەکانی تری ئەم شارە دەستە خوشک بن پێکەوە شارەکە ئاوەدام بکەنەوە هەنی وەک پارێزگای کەرکووک دوایە ئەزبوونی کە هەتان و دەزانی ڕابردوو چی تێپەڕی لەم پارێزگایە چیتان کردووە بەڕاستی ئەوەی کە جێگای دڵخۆشیە بەڕاستی ئەم ئیدارەی ئێستا کە پێک هاتووە لە هەموو نەتەوەکان بە کورد و بە عەرەب و بە تورکمان و بە مەسیحی هەموو پێکاتەکان بەشدارن لەم ئیدارە نوێیەی کەرکووکە و ئێمەی کوردیش بە تایبەتی ئێمە لەسەر ڕێبازەکەی خوالێ خۆش بوو مامجەلال ڕێبازی چەپکە گوڵەکەین هەمیشە لەگەڵ ئاشتەوین هەمیشە لەگەڵ ئەوەین کە ڕێز لە هەموو نەتەوەکان بگرین هیچ جیاوازیەک نەبێت بە تایبەتی لە بواری خزمەت گوزاریە و شاری کەرکووکیش پێم وایە هەر خۆی لە خۆیان لە هەموو گەڕەکەکانە تێکەڵن بۆ نمونە من خۆم لە گەڕێکێک ئەژێم کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە و هەموو بێگومان عیلاقاتی بین هاوڵاتیانی شاری کەرکووک زۆر گەورەترە لە هەموو کێشەکانی سیاسی و ئێستا لێرش لە پارێزگاشەوە لە هەموو دام و دەستگاکانە هیچ دام و دەستگایەک نییە پێکاتی بێ لە یەک نەتەوەیەک هەمووی پێکەوە کارەکەن یەک دەسن یەک دڵەوە بە تایبەتی ئەم ئیدارەی ئێستش کە پێک هاتوین لە هەموو نەتەوەکان پێم وایە ئەو ئیدارەی کە ئێستا ئیشەکە هەموو نەتەوەیە ئەوەش کە مشارەکەی نەکردووە هەموو نەتەوەکانی تایە بە کورد و عەرەب و تورکمان و هەموو نەتەوەکان یعنی شتەکە لەوەیە خۆشە ینی ئەوەی کە ئیشەکە لە ئیدارە هەموو نەتەوەیەکە ئەوەش کە مشارەکەشی نەکردووە هەر هەموو نەتەوەکانە کەواتە حەزەکەم ئەنی کۆتایی قسەکانە بەوە بێ گەشتبینی بەرامبەر بە ئایندەی ئەم شارە بێگومان ئێمە بەردەوامە بێگەشتبین بین و ئەبێ بە چاوێک تەماشای داهاتوو بکەین کە ئەتوانین هەموو شتێک بکەین ئێمە هەوڵی خۆمانەدەین بە یەک چاویش تەماشای هەموو نەتەوەکانەکەین لە هەموو شوێنەکان لە هەر دەیەکی سەر بە پارێزگای کەرکووک بێ ئێمە بە یەک چاو تەماشایەکەین و ئەگەر بوجەمان بۆ دابین بکرێت دڵنیا بن ئێمە خزمەت گوزاری ئەگەێنینە دوورترین دێی پارێزگای کەرکووک نەک بەس ناوشاری کەرکووکیش و دڵنیام هەموو ئەو کەسانی کە لەم ئیدارەیە بەشدارن بە هەمان شێوە و بە هەمان نەفەس تەعاملی لەگەڵا ئەکەن و لە 2 ساڵی داهاتووە من زۆر گەشتبینم کە خزمەت گوزاریەکان بە کەرکووکەوە بە شوێنەکانی تریشەوە دیار بێت. بابەتێکی دیکە کە حەزەکەم پرسیاری لەسەرکەم ژینگەی کەرکووکە ئەو هەوای ئەم شارەیانی بەڕاستی کاک ئەحمەدانی کە لە دەواازەکانی ئەم شارەوە داغڵی کەرکووکە بی بە سیمای شارەکەی دیارەکە ئەو هەواکە پاگنی ئەوە بەردەوام تەپ و تۆس هەیە خۆڵ هەیە ئەمە ئەنی هۆکارەکەی چییە ئەگەر بۆ نمونە ئەو پاڵاو گەنەوتیانەیە کە لە کەرکووکەن ئەبێ چارەسەر بکرێت ئەگەر بۆ نمونە گرفتی دیکە هەیە پێویستی بە چارەسەر خۆتان ڕازین لە ژینگە و ئەو هەوای کەرکووک بڵێ وەکو خۆمان ئەتوان بڵێم کەس ڕازینە لە ئاو تۆش دەرکە بەوە کردووە تەکید ئەویش بوونی شەریکەی نەوتە و مەسفاکانە و چەندین معاملی گەورە هەیە لە شاری کەرکووک و ئیشەکەن ئەتوانم بڵێم ئەبێت دائیرەی ژینگە کە بیئە ئەکات زیاتر هەوڵ بدات
چارەسەری ئەو مەسفایانە بکە کە فلتەریت بۆ دانا یاخود ئیجراعاتی خۆیان هەیە بۆی بتوانین ژینگەی شاری کەرکووک بە پاکی ڕاگری. کەواتانی وەک شارەوانی پرۆژەی باش بەرنامەی باشتان لە بەردەمدایەوە تانەوێت لە ساڵانی داهاتوە دەستی ئاودانی بگەێنن بەم شارە؟ بڵێ ئێمە ئەگەر پاڵپشت لەگەڵ جەنابی پارێزگار ئەگەر میزانەیەکی باش هەبێ بۆ شاری کەرکووک ئەتوانم بڵێم ئەم شارە سیمای شارەکە شەتوانین بگۆڕین لەبەرەوەی ئێستا کە میزانیە نیە ئەو هەموو پرۆژەیە تەنفیزەکرێت کە میزانیە هەبێ حتمما هەمووی لە ساڵحی خەڵکەکە ئەبێت و ئەکەوێتە سەر بەرژەوەندی ئەو خەڵکە ئینشاء الله. جەنابە بۆ ناسراوی خزمەتێکی زۆرە لە سێکتەری پەروەردەکردو ئەگەر چی لە دوای وەرگرتنیام لێ پرساوێتە تازەیەت ینی ڕۆڵی بەرچاوت هەیە لە سێکتەرەکانی دیکەش بەس حەزەکەمانی بپرسم پەروەردە لە کەرکووک لە چ دۆخێکدایە وەک تۆ باست کرێەوە 4 جۆری خوێندن بە 4 زمان لەم پارێزگای خەڵگە خوێنێ و دوور و نزیکیش بەوەی پیشەکەمەوە ئاگام لێ بۆ کە گیر و گرفت زۆرە لە خوێندنی کوردی لەم شارە یعنی ئێستا گەشتونەتە شۆ گەشتبینی بەرامبەر بە ئایندەی پەروەردە لە کەرکووک. ئێمە لە کەرکووکە بەڵێ 4 نەتەوە هەریەکە و بە زمانی دایک و دەستوری عێراق لە مادەی 4 ڕێگەی بە هەموو تاکێکی کەرکووک داوە بە زبانی دایکی خۆی بخوێنێ. ئێمە لە کەرکووک لە ئێستایە من گەشتبینم بۆ لەبەرەوەی یەکەم پرۆژە لە کەرکووک ئەنجام درا ڕەنگە خەڵک بڵێ مەسەلەن ئەو خۆی لەوەیە و مەسەلەن باسی ئەو بابەتە زیاتر ئەکا زۆرێک دڵنیایی بەرە خەڵک کە نڵن قسەکە بۆ میدیایە و دۆخی پەروەردەوانە خۆشیان ئێستا لەو یعنی چێژیان لەو دیراسەیە وەرگرت بۆ نمونە لەسەر ئاستی عێراقا تەنها 4 محافظە ئەم پرۆژەی تیا بوو ئەو محافظانەی کە نەوتین کە داهاتی نەوت ئەگەڕێتەوە بۆ شارەکە. ئێمەش ئەو پرۆژەیە بە سیستەمکردنی خوێندنێک کە خەڵک ئەچێ پارە ئەدا بۆ ئەوی مناڵەکەی بخاتە مەکتەبی دووەلی بە زبانی یعنی لە سەر و زبانەکەی خۆی بە زبانێکی ستاندەرێکی نێودەوڵەتی بخوێنێ. ئێمە لە ئێستاە 11 مەکتەبمان هەیە بە ئەو شێوەیە 2000 خوێندکار مناڵی ئەم شارە بۆ یەکەم جار لە مێژووە سوودمە نەبن لە پارەی نەوتەکە بۆ مناڵەکانیان. هەر مناڵێک مافی خۆیەتی کە لەو خوێندنە بخوێنێ و ئەرکەکەی کە ئەو مەساریفانێکە بۆی سەرفەکرێ لە پارەی پترۆدۆلار بۆ ئەو مناڵێ ئەدەین. ئەمەش وابزانام دەستکەوتێکی زۆر مویمە لە بواری پەروەردە کارمان لەسەر کردووە. هەر لە دەست بەکاربوونی ئێمە زیاتر لە 9 قوتابخانە بەردی بناغی بۆ دانراوە بە سیستەمێکی و سیستەم و دیزاینێکی تایبەت سەردەمیانە لە سەرجەم گەڕەکەکان نەمان هێشتووە ئەو نەحەقیە دووبارە بێتەوە لە گەڕەکی کوردی لە عەرەبی لە تورکمانی لە مەسیحی کارمان بۆ کردووە و بەردی بناغە و لە ئێستاە خەریکی دروستکردن. ئەمانە وەکو سیستەمی پەروەردە ئەوەی کە ئێمە زۆر هەوڵمان داوە و لە ئێستاشی پێوە لەگەڵیا کە هەر چەند وەزیرمان هەیە لە بەغا بەسەرۆ کۆماریشەوە هەوڵی ئەوەمان داوە خوێندنی کوردی میلاکی خوێندنی کوردی مامۆستاکانیان کە زیاتر لە 8,000 مامۆستان کە لێ ئێستاە لە کەرکووک دەوامەکەن هاوڕێکانی 25 مانگ بە ماستەرکارت موچە وەرەگرێ ئەویش موچە وەرناگرێ. هەوڵی ئەوەمان داوە گواستنەوەیان بۆ بکرێ بۆ سەر کەرکووک بەڵام بەداخەوە ئەمە بەبێ تەواو بکەم چونکە بەداخەوە حکوومەتی هەرێم ڕێگرە ئەویشیان بە سیاست کردووە تاکە ئەوەی بوێ دەنگ بە تۆ بدا وەکی یەکێتیش وەکو پارتیش لە کەرکووک بم لە فاو بم لە سلێمانی بم هەر دەنگ بەو حیزبادە. کەواتە بەدێڕێک زیاترنا کەرکووچەکان ئومێدی گەورە لەسەر ئایندەی ئەم ئیدارە نوێی پارێزگای کەرکووک هەڵچنن؟ بەڵێ ئومێدی ئێمەش دڵنیابن درێخی ناکەین هەموو تاکێکمان لەم حکومەتە بێ لە دوای خۆمان بەسمێکی وا بەجێ بێڵین
کە تاوەقعیان نەکرد بێ کەواتە نزیکە سیمایەکوێنە بە پارێزگای بە دڵنیاییەوە بە خۆتان حەزەکەم بە چاوی کامیرەکانتان سەیری ئەو گەڕەکانە بکەن کە چی بۆ کراوە و لە ئێستاشا چی مەشروعێکمان هەیە لە کاتی کارکردنە بە خۆتانی شەزانن هەر بەسەکترین مەشروع ئەگە استراتیجی بێ 300 ڕۆژی بۆ دانرێ زۆڵممان لێ مەکەن ئەگەر تۆزێ تاخیر بوو مەشروعەکە. ئەم شوێنی کە منی لێم یەکێکە لە کۆنترین و قەرەباڵغترین شەقامەکانی شاری کەرکووک. ئێرە کوێیە شەقام یاخود شارع جمهوری کە ئێواران سەرجەمنەتەوە جیاوازەکانی ئەم شارە دێنە ئەم شەقامە وەک دەبینن ژمارەیەکی زۆر دوکانی لێ پیشەی جیاوازی تایە کە لێرە خەڵک دێت بۆ شتکڕین و بۆ پێداویستانی کە پێویستی پێێتی بەڕاستی کەشێکی تایبەتی هەیە و لە هەمونەتەوە جیاوازەکانی لێ من هەوڵەدەم کەمێکی دیکە هەندێک هاوڵاتی بدوێنم پرسیاران لێ بکەم سەبارەت بە بارودۆخی شارەکەیان ئایا بارودۆخ چۆنە ئاسی خزمەتگوزاری چۆنە ڕازین لە وەزعەکە و دواتریش لەگەڵ بەرپرسێکی ئەمنی پارێزگاکە قسەمان کردووە هەردێنینە سەر شەقام و هەندێک پرسیاری لێ دەکەین سەبارەت بە دۆخی ئەمنی پارێزگاکە بزانین تا چەند لە ڕووی ئەمنیەوەم پارێزگایە ئەم شارە ئارامە هاوڵاتیان بەبێت ترس دەتوانن لەسەر جەم کاتە جیاوازەکان بێنە دەرەوە دیار ئێستا بانجی پیرۆزی دامەوێت لێرە کۆتایی بە قسەکانم بێنم لەگەڵ دیمەنەکان جێتانە هێڵم دواتر لەگەڵ بەشێک لە وڵاتیان قساکەم. يلا جماعة السلام عليكم. شلونك؟ ماموزة تاكل. شكور باشا. هذا ما شاء الله. بفاصلك. ايش تاكسي شلونك؟ الحمد زور باشا. زاري وين سائق تاكسي بس يلا ايش خراب لا خراب بتساق لا يقوم وقناعتها مش هيك الدنيا. خوي نظر ما كنت دوسر وسطي خلق بابي الليراني. والله شو شو خويا ابي يشتغل بعد. اشتغل قراء وليرت زاران خلق يقول بيجي لاقي يقولوا لاقي نافرد. ماشي. يسا كبي وايلات ونيوي لسر اليوم ونيوي لسر العراق. أويك لسر العراق حال وضعي قال يقوش أنا خالص يعني أوي لسر اليوم شا سقى قناعتي شيء بروج قارك له. أي بيني أتار هذا لقابة كن. ما سعري لي ما نعبر فرمو. باسی ئەوم بۆ بکە خۆ دەزانیەوە تقریبا بۆ ساڵێکە چێ بە نزیکەی وازام سیارە لێمانەیە نزیک بە ساڵێکە بێت ئیدارەیەکی نوێ لەم پارێزگایە پێگاتۆ پارێزگارەکە کوردە و خۆ دەزانین لە ڕابردووە پێی تێرۆ سپاس دەکەم پارێزگارەکە لە ڕابردووە لە نەتەوەیەکی دیکە بووانی کۆمەڵێک حەدەسی ناخۆش ڕوویا لەم شارە ئێستا وەزعتان چۆنە شخصی خۆم بێلایەنم باو قسەیەکە منە پارتی دەشێتی لێن بەس پیاڵە چی بینی و چی بیستی ئەو باسکە ڕاستی دەستخۆشی دەکەین ڕاستەکەی نەشەوی هەیە نەڕۆژ هەیە نەکاتیە نزاتیە من ڕاستەکە زۆر دەستخۆشی دەکەم لەم پارێزگای کەرکووک ناڵێم نەبووە پێشتر پارێزگای چاکتر هەبووە بەس هیچ یاوەکەم زەنامیان گەنجانە مەستاوە ئەم لەگەڵ گەنجا گەنجە ئەم لەگەڵ فەقیرە فەقیرە ئەم لەگەڵ کرێکارە کرێکارە ڕاستێکی دەورێکی باستەکەی گۆڕانکاری بۆ لە پارێزگاکەیانێ زۆر شتێکی حەسکەی داوای بکەی داواکارێک بۆی بۆتان جێبەجێ بکرێت وڵی من شخصی خۆم هیچ وەگە وڵاتیەکی ئەم شارە وڵی من هیچ داواکاریەکم نینێ تەنانەت سەر دەستخۆشی دەکەم هیوادارم سەربەرز بێەوە هیوادارم لە کار و ساتەکان یان کەسێک دێتە جێ ئەوی لە دوای ئەوی دەرزدم زەنامە وەرگێ ئەم کوڕە قۆزە لە سەرم پلیکانەیە دانیشتۆ مەرحەبا چۆنی قوربان وەرە خوارە بە ئەوە لە مستەوای هەکابین چۆنی ئەزیزەکەم باشی چکارەی جەنابێ وڵام من خۆم پیشەم ساخ تەکسیم و ئاریشی تەکسیەکی سەکدار بڵێن باشە دەوامێکی سەربازی باشە جەنابە خەڵکی ئەم شاری دانیشتۆ کردو ئەکرێ پێم بڵێ لە دوای نزیک بە ساڵێک دەست بەکاربوونی پارێزگارێکی کول لەم شارە دۆخی پارێزگاکە و شارەکە چۆنە وڵی خۆی بێتە باری واقعی جەنابی کاگڕێوار من لێرە ڕێزم هەیە بۆ جەنابی باڵێ ئیشەکانی دیارە ینی واقعیان دیارە هەموو نەتەوەکان ئەبینێ کە چۆن ئیشەکە باشە ڕاستە ئێستاکانی مە خۆمان کوردین بەڵام و پیاوەش کووردە بەڵام ئەتوانم و پیاوە فەرق جیاوازی لە لەگە تورکمانە لەگە عەرەبە لەگە کووردە هیچ ناکە بە یەک چاوسەری هەموو بە یەک چاوسەری کراوە باشە کە ئیشەکانی شەکە هەرەوەنی بڵێ بۆ مەتیقە کوردەکان بیکە یان بۆ لایەنەکان تری بیکە
ئەو خۆی کەسێکی بڵین تێگەیشتووە کەسێکی دنیا دیتەیە هیوادارم سەرکەوتوو بێ لە ڕێ خزمەت گوزاریەوە گۆڕاکاری بەسەر شارەکە هاتووە بەڵێ خۆتان ئەگەر ببینین ڕۆژان ناو شار پاکردنەوە خەدەمات ئیشکردن لە ڕووی زۆر شتەوە ینی گۆڕاکایی ئەوەنی تۆ زانیاری دەبیانی نەتەوەکانی تریش کە لەم شاراژین ڕازین لە کاری ئەم پارێزگارە وڵی ئەو وەکو باوچشی ئەم ملەتی لێ هاتووە لەم شارە وڵە ئەگەر من ئێستاکە باوکم بۆ من باش بێ و باوکی من و تۆ بێ ئەگەر من ڕخنەی لێ بگرم ئەتوانم بڵێم ڕخنەکەم وانە بەڵێ لەبەرەوەی هەر کەسێک ڕخنەی لێ بگرێ این بە قەنەعەتی خۆمەتوان بڵێم وانە لە تەلەڤیزیۆنی بینین لە شارەکانی بینین لە گەڕەکانی بینین ئەوە نییە ینی لەگە مناڵێکا مناڵە لەگە گەورەیەکا گەورەیە بەبێ حکمیەوەی کە بڵێن فەرق و جیاوازی لەگە هیچ کەسێکا بکە ڕۆژانێ من نام شارەین تورکمان لێ رازیە عەرەب لێ رازیە من ڕەفیقی خۆمێ مەسیحیە لێ رازیە ئەنی بە حکمی ئەوەی کە کەسێکی وە پێتم و تێگەیشتۆ دنیا دیتەیە ئیشەکانەکە زۆر بە باشش وەزە چۆنە لە کەرکووک کێشێکی بەخێرەتنەوە کەڵان جوانەکەم بەخێر بە سەرچاوانەوە دایمەن سەباقە لەو مۆزوعانە بەخێر بێن ئەم شارە شارێکی تێکەڵاوی پێرش بە عەربی پێرش شەدەتر وەرد وانە ئەم شارە کوردی لە عەربی لە توکمان لێ مەسیحی لێ هەرچی پێ لەم شارەیە بەس ئەم شارە شارێکی زۆر ئەمینە یعنی بڕوا مەکە هەموو ئێوارێک ئاوایە لەمەش باشترە قەرەباڵغترە لەبەرەوەی نەختێ خۆتزانە و مەوزعە کاریگەری موچە هەرێم لەسەر بەڵێ زۆر تاسیراتیە زۆر موچەخۆری هەرێم بەڵێ ئەم شقامە بەس شقامی ئەطیبا لەوە ئەگەر توان تەسووتان کرد ئەوە زۆر قەڵەباڵغە چکە دکتۆرەکان لێ زۆری لەوێن بەس ئەم شقامە یعنی ئەستاهیلی تیانەمەوە زۆری بووە موبایلسی و شەربەت و ئەو شتانە ئەم شقامە خەڵک دێ بەس بۆی نەختێ ساحەتێ هەموو نەتەوەکان دێن کاک نییە سلێرەی ئەم شێخانە بینی شێخانەی کاک زوێرە بۆ خۆی کەمە سعات چوارێمە لێرە دانیشی بۆ خۆمان کوردی لێ عەربی لێ توکمان لێ مەسیحی دێ هەموو قومێتەکان دێ بەس هەمووی براها پێکەوە برا بە قورئان زابط لێرە عەمیدە کامێرەکە ببوورە دێ عەمیدە ئەو کاک عەباس ئینداومەکە لاو قاپ هەموو شەک لێرەیە چی دەوێ ئێمە لە خزمەتتاین زۆر باشە جا بە حەزەکەم تۆ زێم پیاوەش بدوێنم سڵاو لێبێ تێگا لە هێن وەزعی کەرکووک چۆنە لە دوایان محافظە تازەیەتان بە تورکمانی وەڵام بەرکانیات بۆ مەکاتە کوردی مادام ئێمە خەڵک کەرکووک سێ لغە زانین کوردیشە زانی بە تورکمانی قسە بکەی کاکنیا دەکات سن وزع كاج وزع حمد وسن امنيه توخيده دول توخيده وجون رقتا بإدارة وإدارة حبس صار شلار و قصاق وسقاط وسدام شتێک تێگەیشتە بەس قەیناتەوە ئەم محافظە تازات و لەگەڵ جەماعەتی خۆی ئەمە خۆی لە مەزاری دەوامەکە ڕووکە کامێرەکە ببەرە بەڵێ بلە بەلەدی دەوامەکە ئەلی کە محافظات و بەڕاستی منش پێشیە و گوڕاکەم بەڕاستم کاگرێ بوار زۆر ئیشی باشەکە ئیشەکانی وی پوختەیە بەسیە یعنی ئیشی باشەکە بەس کەمەکەمەسیاری لێ بکەمەکە و هەستی ئەنی پێکەوە ژیان لە بینی نەتەوەکان لە دوای ئەم هاتنی ئەم محافظە تازەیە زیاد بووە پێکەوە دەژین یەنگەرندا چۆقیان تشمانەشت بەرە قاتلبتە تەمام قاتلبتە حەبمز فەرقی وەخت نەکردن نەعادە نەتیجمانە حەمد وەسن حەبمز بەڵە یاشر تعايش سلمي شرد وسن عرب وسن تجمان وسن مسيحي وسن الحمد لله تاغ وسن بزمي مع بزمز باقسيت بيبلم بله بو حنماته مردك وانو درمندي بله سركوتوبن ما من سؤال موز غورانش يلم بله او كرش لقل ما ابقصاني اخيري وتيتي اما لي تكمان وكنت سلميه جي تكمان عرب مسيحي ميجوي كان بيك قصي مود ما عرف لقلت شوار موزه يما تعيش سلمه مزور بقوتها من يسمى مال الالمازه ام جيرانم ناود مسيحي او انا ام مسيحيه یەک ماڵم لەگەڵ دەستان خۆش بێت یارە بەڕێزان ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیەکە ئەم برایانە توانن لێرە پێکەوە نی ئەم هەستی پێکەوە ژیانە هیوادارم لە هەر ناوچەیەکی دیکە کە نەتەوەی جیاواز دەژین پێکەوە چاو لە کەرکووک بکەن کە ئەم خەڵکە بەم نەتەوە جیاوازەوە هەمین بە ڕۆحەتی هاوکاری وەک برا پێکەواژین دۆخی کەرکووک چۆنە؟ سپاس بۆخوا کەرکووک دۆخی باشە پرۆژەی نوێمان هەیە سپاس بۆخوا باشە دۆخی ئاسایشی ناوچەکە باشە؟ لە نێوان کورد و عەرەب و تورکماندا دۆخەکە زۆر باش و پێکەوە دەژین کەمکەم ڕەگەزپەرستی تایەفەگەرایەتی دەبیندرێت دۆخی کەرکووک چۆنە؟ سپاس بۆخوا باشین ئاسایش و سەقامگیری هەیە و هەمومان براین پێکەوە کورد و عەرەب و تورکمان و ئێزدی هەمومان باشین پێکەوە
ڕۆڵی پارێزگارە نوێیەکە باشە؟ وەڵا هەمویان باشن جا پارێزگارەکە کورد بێت یان عەرەب یان تورکمان یان ئێزیدی ئێمە بەس ئاسایش و سەقامگیریمانەوێ هەمومان براین سپاس بۆخوا جیاوازی نییە لە نێوانمانە زۆر ئاسوودەین و ئاسایش و سەقامگیری هەیە کەرکووک وەکو بەهەشت وایە هیچ شوێنێک نییە وەکو کەرکووک بێ باشترین پارێزگا و جوانترین پارێزگای لە عێراقا هەموو وەکو برا یەک وایە و هەموو کەس باش و ڕێک و پێکن گەلێکی یەکگرتوون دژمنایەتیان نییە و بە هیچ جۆرێک جیاوازی نییە من عەرەبم و نەوەی کەرکووکم خوا لێرە دروستی کردوم و سپاس بۆخوا زۆر سپاس سەر چاو بە خێراتی لەگەڵ بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە پۆلیسی کەرکووک هەندێک قسە و گفتوگۆم کرد لە شەقامی جمهوری و دەمیز بزانم بارودۆخی ئەمنی کەرکووک چۆنە هاوڵاتیان دەتوانن بە ئازادانە هەر کات بیانەوێ گوزەر بە شەقامەکانی کەرکووکدا بکەن؟ کاک سابیرجیان دەستە خۆش بێت زۆر زۆر سپاس کە ماندوومان کردی ئەم شەو لەگەڵمانی حەزەکەم باسی دۆخی ئەمنی شاری کەرکووک بکەم بۆ بکەی بە کورتی بزانم مۆزاکە چۆنە ئێستا من بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم زۆر سپاس ئێمە شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانێن کێشەمان نییە چ کات و ساتێ بێ هەر کاتێ پێویست بە ئێمە بکە ئێمە لەسەر جادەین و شەو نخونی بە پۆلیسە بە زۆری لە خوا بە زیادە ئێمە لە ڕەوشی ئەمنیە کەرکووک زۆر سەقامگیرە زۆر ئارامە هیچ بشێونێکی تیانە سەرڕای ئەو هەموونەتە و لایەنەی کەتیایەتی بەڵام خۆشببختانە هاوڵاتیان هاوتەری بن هاوڕان هیچ کێشەیەکمان نییە و هاوکاری هێزە ئەمنیەکانیشن ئەگەر هاوڵاتیان و ئەگەر ئیداریش بێ ئێمە بە پشتیوانی یەکتریەوە وەکو چەپکە گوڵەکەی کەمان وتی ئێمە بەردەوام بەیەکەوە ئەژێن و هیچ ناکۆکی و ناخۆشیێن نیوان من بە درێژایی ئەمڕۆ لە شاری کەرکووک بوومانی بەڕاستی شتێکی نامۆم نەبینی دۆخەکە زۆر ئارامە ینی ئەمە بەرەنجامی چییە دڵێم هەوڵ و ماندووبوونی ئێوەیە کە ئەم ئارامی هاتۆتە کایەوە بەڵێ دڵنیایی پێتەڵێم ئێمە ئەگەر هێزەکان هێز ئەمنیەکان شەو نخولی نەکەن و ئەگەر ماندوو نەبن و ئەگەر با بڵێن تاوانباران نەگرن ڕەوشەکە ئاوا خۆش نابێ ئەگەر هەتا ڕۆژ بە ڕۆژ ئەگەر تاوانبار زیاد بێ لە ناو شارە دۆخەکە شێوێ ئیجراعاتی ڕۆژانەتان زۆرە لەگەڵ بە بەردەوامی ئیجراعاتی زۆر زۆر تونتیژمان هەیە لەگەڵ ئەوانەی کە پێشێلی ما یاسا ئەکەن و تاوان نەکەن ئێمە بەردەوام بە دۆداچوونەکەین و هیچ کەسێ لە ژێر دەستی یاسایە دەرناچێت هەز بە جیاوازیەکەن لەگەڵ ڕابردوو بۆ ئێستا لە ئەنجامی و ئیجراعاتانی کردوتانە وەک پێتم ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئەگەر ئیدارە بێ ئەگەر هاوڵاتیان بێ هاوکارمان بۆیە هەتا دێ بەرەو پێشە ڕۆ بڵێ لە ساڵانی ڕابردووە زۆر زۆر ئێمە نەهامەتیمان زۆر بینی زۆر بە هۆی تیرۆر و تیرۆستانەوە ئێمە گەڵێ لە ڕۆژانی ڕابردووە مادۆتیمان چێشت تا گەیانمان ئەم ڕۆژە بە کورتی ئەمەوانی قسەکان لەوە زیاتر درێژە نەکێشە و ماندوود نەکەم ئەم ئیدارەنەوەی کە ئێستا پارێزگای کەرکووک بەڕێوا بە تا چەند هەمانگل لەگەڵتانەوە تا چەند هاوکارن بۆی استقراربوونی دۆخی ئەمنی لە کەرکووک بەڵێ لە 100 ئەم ئیدارە تازەیە هاوکارمانن هەرچی ئێمە پێویست بکە بۆمان جێبەجێ ئەکەن و درێغیان نەکردو لەگەڵمان پەیامی کتابەتی دێ بۆ خەڵکی شاری کەرکووک بەڵێ پەیامێکم هەیە و پەیامێشەوەیە کە تەبابن لەگەڵ یەکتریا و هاوکارمان بن زیاتر و لە ڕێگای 911ەوە کە ئەتوانی بە زووترین کات پێزەکانمان بگەنە شوێنی مەبەست ئەگەر لە هەر ڕووداوێک و هەر کارێکی نەخوازراو بێ. لە کۆتایی بەرنامەی سۆراخ دەمەوێت ئەوەتان پێ بڵێم دەستی ئاوەدانی گەیشتۆتە پارێزگای کەرکووک کاروانی ئاوەدانی بەردەوامە ئێستا کە کاژمێر 46 خولەکی شەوە خەڵک بە ئازادانە لەم شەقامە دەسوڕێتەوە وەک پێشتر بینیتان لەگەڵ بەرپرسێکی ئەمنی قسەمان کرد و باسیەوە کرد گۆڕانکاریە ئەمنیەکان لە کەرکووک جێگەی دڵخۆشین و خەڵک بە تەواوەتی پابندن و لەگەڵ بەرپرسانی ئیداری لەم شارە قسەمان کرد و کۆمەڵە پرۆژەی گرنگەیەکە لە ماوەی ساڵانی داهاتوو تەواو دەبێ و ئەم پارێزگایە ڕووی ئاوەدانی بە ڕوویدا دەکرێتەوە هەروەها
ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو گیانی پێکەوە ژیانی نەتەوەکانی کەرکووکە کە وەک برا پێکەوە دەژین وەک برا پێکەوە ئەم شارە جوان دەکەن و ڕۆژانە دیمەنی جوان دەنووسنەوە. دەمەوێت زۆر سپاسی و هەوڵاتیانم کەم کە قسەیان کرد بۆ بەرنمەکەی من وە سپاسی ستافەکەم کەم بە درێژایی ئەمڕۆ لە گەرمایەکی تااقەت پرۆچێنان لەگەڵم بوون توانیمان پرۆگرامێکی باش تۆمار بکەین دیمەنەکان وەک خۆی بۆ ئێوە بگوازینەوە پێتان بڵێن کە دەستی ئاوەدانی کاروانی ئاوەدانی لە کەرکووکە لە ئایندە دەبینن کە کەرکووک دەبێتە یەکێک لە پارێزگا جوان و قەشەنگەکانی عێراق. سپاس کە تا ئێستا بینەری سۆراغ بوون سۆراغ لە داهاتوودا بەردەوامە.